کە لە دەرگا ئادرێ من دڵم قورپەیە کەوازام خوشکەکەمە گەڕاوەتەوە. 33 ساڵە چاوەڕوانە بە خوشکەون بۆ کەیشات بێتەوە. ئەمڕۆ کە ڕۆژی گیانی مناڵانی ون بووە کە سوکاری ونبوانی هەڵەبجە ساڵێکی تریان پڕ لە چاوەڕوانی دابەڕێ کرد. ئەوان ژمارەیان 73 خێزانە چاوەڕوانن بە نزیکەی 200 منداڵ شاد ببنەوە. بەڕاستی سۆراخکردنی ئەمانە ضرورەتێکە بۆ خانەوادەی ونبوانی ئەم قوربانی هەڵەبجە و داواکارین لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی ناوەندی بە زووترین کات بێن بە هانامانە و لەم چاوەڕوانیە ڕزگارماکەن. من ئەوە ئاواتە مالیدی 66 خەلیجی کولەی تۆ بوو. ئەوە بە نازە سنفی 5 متەوەسە بوو بەهارە سنفی 4 متەوەسە بوو مالیدی 74 ئەمە 70ەکە. ئەوە دوای ئەماندیقی کرد مرد حتا ئێستا چاوەڕێم. ئەوە تا دایم علاقەی عریزەی کوردی و ئینگلیزی و عەرەبیم پێیە سوێنە بۆ بخۆم ئەوەتی سەدام نەماوە گونێکی 80 کیلۆی عریزەم تەوزیع کردووە. چیات تەیب زیاتر لە 3 ساڵە وەک منداڵی هەڵەبجە ناسێنراوە بەڵام تاوەکو ئێستاش بۆی ڕوون نەبووتەوە کێیە کەس و کارەکەی. اما اینکه برام خب سواله که چرا هر بار آزمایش دی ان ای که تو کل دنیا یک جواب میده و یک چیز ئەوەی لای من جێکی پرسیارە لە هەموو جیهاندا ئەنجامدانی پشکنینی DNA یەکشتە بەڵام بۆچی هەرجارێک لێرە پشکنین دەکەم ئەنجامەکەی جیاوازە. دوای 30 ساڵ ئەنجامدانی پشکنین لە تەقیەکەکانی ئەمریکا و بەریتانیاش وەڵامی ئەنجامەکان ناڕوونە. خوشکەکەشم بە منی نەوت و دایکمان جیاوازە. ئێستا من لە شاوەڕوانیدا مامەتەوە بۆ ئەوەی جارێکی تر لە بەغداد پشکنینی DNA بۆ بکرێت. و بعد استخوان پدر مادرمون که جاشون هم مشخصه، حالا خواهرم میگه مشخص نیست ولی جاشون دقیقاً مشخصه. تو به زهرا من رفتم. نەبوونی یاسایەک لە هەرێم هۆکارە نەتوانرێت دۆزینەوە و کێشەکانی مناڵانی ونبووی هەڵەبجە بە یاسا چارەسەر بکرێت. پرۆژه یاسایەک ئامادە کراوە تەقدیم بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە ئەو یاسایە دەربچێت کێشەی کەیسی مناڵان بۆکان تا ڕادێکی زۆر باش ئاسە دەبێت. 6 مناڵ لە ئێستادا داوای یەکلاکردنەوەی کەیسەکانیان دەکەن وەک منداڵی هەڵەبجە خۆیان ناساندووە کە 5 لە ئێرانە. بە وتەی سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە بە پێی ئامارەکانی مانگی سووری ئێرانی نزیکەی 500 منداڵی هەڵەبجە لە کۆماری ئیسلامی ئێرانن. ماوەی 33 ساڵیشە کە سوکاری ئەو منداڵە ونبوانە لە هەڵەبجە چاوەڕوانن ڕۆژێک بێ بە منداڵەکانیان شاد ببنەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.